بەرەو ناڕەزایی و خۆپیشاندانی جەماوەری فەرمانبەران موچەخۆران سەرجەمچین و توێژەکان هاوڵاتیانی هەرێمی کوردستان ناڕەزاییەکانی ئەم دۆخە لای هەمووان ڕوون و ئاشکرایە بەهۆی خراپی لە بەڕێوەبردننی وڵات و گەندەڵی و پشکپێنە و بەرژەوەندی حیزبی و شەخسی بەرپرسانەوە ڕۆژ بە ڕۆژ دۆخی هاوڵاتیان خراپ و خراپتر دەبێت و دەسەڵاتیش لە لووتکەی بێباکیدایە لە چارەسەرکردنی قەیرانەکان. ئەمەش ژیانی خەڵکی ڕوبەڕووی مەترسی جددی کردوێتەوە. هەر بۆیە ئەرکی هەمووانە پێکەوە ئەم ستەمە ڕەت بکەینەوە و داوای مافی خۆمان بکەین. وەک دەستپێکی ئەم هەڵوێستە داواتان لێ دەکەین پێکەوە و یەک ڕیزانە کاتژمێر یەکی دوانیوە ڕۆی ڕۆژی پێنجشەمە حەوتی ئایاری 2020 لە بەردەم دادگای نوێی سلێمانی ئامادە بین و پەیامی قۆناغێکی نوێی ناڕەزایی بدەین بە گوێی ئەم دەستەڵاتە ستەمکارەدا کە هەمووان باجی بێباکی و خەمساردیان ئەدەین و هاوڵاتیانیان تووشی چەندان کێشە و نەهامەتی جۆراجۆر کردووە.